بەڵێ خۆشەویستان لە تەوەری دووهەمدا باز لەوە دەکەین بزانین ئایا لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە چۆن بتوانین پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان لەم جەژنەدا بەهێز بکەین و بزانین جیاوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە کۆندا و لە ئێستادا چۆنە، ئایا پەیوەندی کۆمەڵایەتیەکان ڕوو لە لاوازبوون بووە یاخود بەرەو بەهێزبوون چۆ؟ بۆچی هۆکارەکان چی بوون کە لە ساڵانی ڕابردوودا کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەمتر بووە، هۆکارەکانی پەیوەندیکردن کەمتر بووە، بەڵام ئیلاقاتەکان بەهێزتر بوون، سەردانیکردنەکان بەهێزتر بوون؟ گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆ زۆر بەڕێز کاک عەبدوڵڵا بابان، ئەندامی کۆمەڵەی کەلەپور و فۆلکلۆری کوردی کە لە ستۆدیۆ لەگەڵمدا. یاخوا بەخێر بێت و جەژنێکی پیرۆز بێت. مەمنون، جەژنی جەنابیشتان پیرۆز بێ. جەژن لە هەموو گەلی کورد پیرۆز دەکەم لە موسڵمانانی جیهان، بە تایبەتی لە کەسوکارەکەم لە شاری سلێمانی خۆشەویست لە ئێوەش زۆر سپاس دەکەم. ماشەڵڵا جوڵبەری کوردی جوانەباشیوە. زۆر سپاس، مەمنون. ئەم بەیانیە شلەی قەیسیت خوارد؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە قەدیمەین، هەروە فێرکراوین لە پێشەوە لە باوکو دایکمانە ئەومان بۆ ماوەتەوە، یعنی بەیانیان هەڵسین چێژ لێنین بەداخەوە. ئێستا زۆربەی ماڵەکان نبینم لە بەیانیان خواردن بکەن بۆ نیۆڕۆ بەکار خواردن. بەیانێکی خواردن نەخۆم بە جەژنی نازانم. بەڵێ خۆی وایە لای ئێمە شەر بە هەمان شێوەیە. ئەرۆڵا خاتوونەکەمان بەیانی زوو پێش مەلابانگان هەستاوە خۆی بدی حازە کردووە. تەمەن لە پێش ئامادایی بۆ کردووە، شەو هەموو شتەکانی حازە کردووە. بەڵێ بە تایبەتی قەیسیەکە کە پێڵەن شلە قاورمە لای ئێمەوا بوو زەمانی دواتر باسیش لە قاورمەش دەکەین ئینشاءڵڵا. بەڵێ چینە لای پەیامنێران مامزانین لە ناوچەکانی تری کوردستان جەژن چۆن بەڕەوە ئەچێت. بەڵێ ئەچینە شاری هەڵەبجە و سامانمان لەگەڵا. کاک سامان سڵاو لە بە جەژنێک پیرۆز بێت. لە هەڵەبجە جەژن چۆن بەڕەوە چۆ؟ کەش و هەوا چۆنە لەوێ؟ بەڵێ سڵاوتان لەبێ، سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پەیام بێ. دیارە لە هەڵەبجە لێ زەمەبارانە هەمووی لە ماڵەکانی خۆیان ماونەتەوە و ئەتوانم بڵێم پەیوەندی کۆمەڵایەتیەکان تاکو ئێستا سفرە. لەبەرەوە سپاس بەخوای گەورە بارانێکی زۆر خۆش دەبارێ و ناچار ئەوانەی کە ئامادەکاریان کرد و بە جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ماڵەکانیان ماونەتەوە و باران ڕێگە نادا بگەڕن. بەڵام من لە ماڵی مامۆستا عەبدوڕەحمان محەممەد عارفم هاتووم بۆ جەژنە پیرۆزە چەند دقەیەکیش گفتوگۆکەین. مامۆستا جەژنتان پیرۆز بێ. یاخوا مبارەک بێ و بەخێر بێن سەر چاوماتن و مەمنونتانە. ئەم جەژنەوە بزانم بێ بازاڕێ. والله فعلا ببازارية بلام بمعنى الروحي كأنك بمعنى ماديكي ديارة خير لوايك خوي جوربيك بدلني يا مهمان مسلمان المجتمع وأنا بلام أحمد سازي من تيابو درجة من كراوبوكا بيجوازي كان ل ميوانان شيء لخزمان شيء لدوستان شيء لدروسي كان بس ديارة باراني بخرو بروسكيلا بركة تمام باراني بخرو بروسكيلا بر رجعنا داك سربس كينوا لما يوش قطعن كرب جولا بشوف زياتن رجعنا دا ما شاء الله باران ما وصل رمضان يمسال شون بو أرسل تجرن تاكو يستطيع يعني أولادي على مالكاني خوانن وببني باران بارين وبابتان هو نجارون زور درفتي جارون وأنا يعني رمضان يمسال شون بو أجر بس خوي جرين منجر رمضان أجر يمل منجر رمضان زور باش بوبين أجل تشنكش باران رقم أنا ذاك بين زور كشان يتوين دوي تعويزي بكينه قربوي بكينه بلام ركسي لرمضان الرولي باش نبوي بيني خوي جرم نكربي توزي قربو كني زور زحمة نعلم ناكري بس زحمة يعني فأنا بلام أو جو جينجا إيمانية أو جو جينجا إيمانية كلام منجر رمضان بو تاكو بو خيزان وبو كومل وكومل جاك دروس بوا بدل نهاية دوية رمضان زحمة إنسان درسي بكاته لبروا خوي أصل باجبوني يمي لقل منجر رمضان الحمد لله بوج والله مي بسارك جناب شد منجر رمضان أمثال من الخومو تماشاكم والخوش مو أروان ما دورو بريخو حسكم لقل رمضان الرابدوز جواز بو تكون رمضان لما بدول أوايبو توزي فرق يابو يسألنا وشارابم أتوان بلم أمر رمضانيان للاي من قرم وقرترو خوشترو إنجاوكو توانا بلم دلي أودين أو دي هذا شكل إيما لأن زيوي أو دي كبيجوازي كرو لما ينقر رمضان خوا أو ده أوي لي داوا أو ده أسودي كردو أو ده أميدي بيداوا كخوا اشتكي بوكا للدنيا ولا قيامتها
لەبەرەوە بەڵێ ئەمانگی ڕەمەزانان جیاواز بوو لەگەڵمان کە ڕابردەوە زۆریش باش بوو الحەمدولله. پەیوەندی کۆمەڵایەتەکان لە پارێزگای هەڵەبجە چۆنە بەتایبەت لە جەژنەکانی پێشووتر باس دەکەم لە بۆنە تایبەتەکانە پێما بێ هەڵەبجە یەکێکە لەو شوێنانی کە تایبەتمەندی خۆی هەیە بۆ گەڕان و بۆ بەسەرکردنەوە و بۆ گردن نازان. هێشتا لە هەڵەبجە دنیای عولەمە و تەکنۆلۆژیا ئەو تەسیری کە هەیە بووە لەسەر سنووردار هێشتا ئەوەی ڕەحمی خوایە ڕەحمی خوایە لەوەی تۆزێکی تەمەڵی خۆمان پێ لەوەی کە زۆر لەگەڵ تەکنۆلۆژیا بینمان نییە زۆر یعنی زۆر بەڵێ حەزمان پێ هەیە بەس ڕۆڵمانتیانی دەم و دەستمانتیانە ئەوش جانبێکی خێری تیا هەیە کە ئەتوانم بڵێم بەناچاری خەڵک کە لە مەجای تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتون نیە ناچارە خزمەتێکی هێشتوێتەوە دۆسەتی و دراوسێتەکەی هێشتوتەوە بەس احتیمال لە شارێکی گەورە ئەوە نەبێ مثلا فەرقی هەیە لەبەرەوە بەڵێ بوارە کۆمەڵایەتەکان لای خۆمان الحەمدولله لا يزال ئەتوانی ئومێدێکمان پێ هەیە کە الحەمدولله لەسەر ڕەگ و ڕیشە شەرعی و عورفی و کۆمەڵایەتی خۆمان لا يزال هەر باقیە ئەگەر هەندێک ماڵ و هەندێک بنەماڵ و هەندێک کەس کۆڵێک کرچ و کاڵ بوونەوە لەو مەجالە تا چەند خۆتان حاضر کردبوو بۆ جەژن وکۆوترێ فاسەلا و قیسەکەتان خوارد والله قوربانی سەرەوە بچوات والله جام لەگەڵ قەیسیا زۆر بینم نییە فاسۆلەش دۆزی قورس ئەبیانە والله ترسم دوایی بڵین کاکە داوەتمان کرد ئەم چەند کەس داوەت کەم ڕەمەزانەکەم لە ئاوایی کرد قەلوقاز نەبوو بێ باشە من بەختم نییە کاکە بە قورئانی عەزیم باسی هەرچیکم هەتێ خەڵکە خزمە لە کاکە و چاوەڕانی داوەتمان بکەوە ئەبێتە قەرز بەسەرمەوە ئەوە جارێک هەر بووە جارێک ڕسمێکم دابەزەم لە فەیسبووکە ڕسمێکم گرت و بەخوار ئاگەش نێو نەبووکەوە دوو قاز لە پشتمەوە ساون تەمام من بینی خۆم خوا هیچ نیازێکم نەبوو شتێکشی نووسی بوو بە حسابی خۆم قسەی مەجموعی قسەی مهم و زۆر چاکەوەوانەوتم بەڵکو چوارکە ئیسفادی لێ بکە والله کاتێککە ڕسمەکەم دابەزاند ئەوە نیکە عالەمەکە مەشغوڵ و خەڵک و خزم و دۆست مەشغوڵ بوون بە دوو قازەکەەوە خۆمیشیان لەبیر چوو بوو نووسینەکەشان لەبیر چوو بوو یەکێ بە کاڵی حەزمان لێ یەکێ بە کوڵاوی حەزمان لێ یەکێ بە سوورەکەی حەزمان لێ سا بەزمی قازەکە لە ئێمە بۆتە نوکتە لە بینمانە ئیسا هەر دۆستێک بێوێ ئەگەر بێ قەرزارم کاڵێکە کە چاوەڕانی قازەکەی خۆ بکە ئەمە جەژنی قوربان نەبینە داواتی قازە والله قوربان جەژنی قوربان والله تا جەژنی قوربان خوا ئەمێنی و مڵکی ساگەر بەسەراتێکی خۆش ئەمە جەژنە یعنی ئینسان ضرورە دڵی خۆش بێ پێ بکەنێ بەسەراتێکی خۆش و کورت بەس باسی تیمەکەی ئەمە مەکەم باشە بەسەر چاو وەلەو خاڵ لەسەر ئێوە هەیە بەس باسی ناکەم باسی قازەکە کرد ئێمە لە ئاوایی پێ ساڵە لە ئاوایی بوو هەندێک قاز و مریش نەقەلنا قاز و مریش و ئەو شتانمان هەبوو دۆستێکی نزیکی مەبوو ناوەناوە تەشریف هێنا بوو ماڵمان بەڕەحم بوو لوتفی هەبوو لەگەڵما ئیتر یەک دوو جارێکی لە ماڵ خۆمان نان و نمەکی کردین یەک دوو جارێ لەو فەتێ ڕابردوو دیعایەکی بۆ کردبوون تەمەن دیعایەکەوە نییە بەس کردبووی وتی وەڵام مامۆستا عەبدوڕەحمانە ماشەڵڵا طەبیعەتی سەخی طەبیعەتی و خۆی کەمە تویان چۆن وتی وەڵی هەر کەسێ بڕۆ بۆ ماڵیان بڕۆ بۆ ماڵیان بەس فریا بکەی قازی بۆ سەدە بڕێ بەس فریا خۆی دروستی کردو طبعا هو بۆی قەرزانم کاوان وتی وەڵی بەس فریا بکەی قازی بۆ سەدە بڕێ ئەگەر فریاش نەکەوێ ئەڵێ کاکەجان بۆی بێ ئەوەی تۆ بەخۆ بزانی ئەچی قازێک دێنێ قاچی بەس تۆ خاتە پشتی سیارەکە ئەڵێ کاکە بڕۆ خۆت و ماڵم ناڵی پێکەوە بیخۆنمان وتم وەڵی لەوانەیە ئەوەیان فریا بکەم سەری بۆڕم خواردن لە ماڵمانە هەیە بەس بەڕاستی ناردن و بردن شتی وە لە ماڵمانە نییە وتمان دیعایەکی ناحەزانەی بۆ منی کردووە کێشە و بۆ من دروست کردووە عالەمەکە مووی قاز لەم نەکە مامۆستا چەرەسوور و چکلێت و شتەکان هەرۆ بۆ خۆیان ماونەتەوە ئینشاڵڵا دوای نیوەڕۆ مشتری بۆ ئەوێ والله قوربان ئەگەر مشتریش نەبێ ئەمە تازە شارمان نییە بڵاوشم کردو تۆ تازە بۆ بە قەرز بەسەر مگوشتی داوام لێکە یەکێکەڵێ کاکە خەمە گیرفانی لێ پڕەکەم یەکێکەڵێ کاکە والله دوای جەژنش بێ هەردێم بۆ خزمەتە کاکە ئەو با قەرز بێ بەسەرمان خواکە بۆ ڕازیە بن بەس داوای قازەکە نەکێش مشکلەمان نییە سپاس کاتمانگرتی دووبارە جەژن پیرۆز بێ لە خۆشییا بن خوای گەورە تاعەتی ڕەمەزانی قبول کرد زەحمەتان کێشە چاوەکەم تاعەتی ئەوش قبول خوای گەورە تۆفیقتان بە بۆ هەموو کارێکی خێر قسەیەکی خێر هەوڵ و هەڵوێستێکی خێر ئێوە و مسلمانان بەگشتی یا ڕبی موفق بن چاو ماسکەم بەڵێ دیارە لە پارێزگای هەڵەبجە جەژنانی پێشووتر و بۆ نەتایبەتە ئاینەکانی لە پێشووترە گەرموگڵی زۆر بەخۆوای بینی دیارە گەڕک و کۆڵانەکان هەمویان قەرەباڵغ بوون خەڵک ئەگەڕابە بۆ گردن ئازادی بۆ جەژنە پیرۆزە و چکلێت و نقل و ئەمانی کۆوە کردەوە بەڵام ئێستا جەوی هەڵەبجە و ناوچەکەەوە دەوروبەری بارانێکی بەلێزمەی خۆشەبارەیە کە ئەوش هەر ڕەحمەتی خوای گەورەیە و لەبەرەوە بەشێکی زۆری هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان ماونەتەوە لە ماڵەکانی خۆیان
خۆیان جەژنەکەن ئەمەش بە دەرفەت دەزانم جارێکی تر جەژنە پیرۆزی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانانی جیان و لە کەناڵ کارمەندان و بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی پەیام و مسلمانانی کوردستان بە تایبەتی بکەم. زۆر سپاس دەکەین کاک سامان بەس کاک سامان من پرسیارێکم هەیە باسیەوەت کرد کە پەیوەندی کۆمەڵاتیەکان سفرە تا ئێستا خۆت سەردانی هیچ کەسێکی کردووە؟ ئەوش بە بۆنەی ڕاستەوخواکە باران ڕێگە نادا بە هیچ جۆرە یعنی ماشاءڵڵا بارانێکی زۆر بەلێزەمە دەبارێ لەسەر جادم ماوەساڵی بچین بۆ هەرماڵە دەرمانەکەن ینی باوەڕکە ینی لاندێک لە شەقامەکان لافاو دروست بووە ماشەڵڵا ینی بارانێکی زۆر بەلێزەمە باری وایتر دەبارێت لە ئێستاشدا ینی ئومێ دەگەن ئینشاڵڵا دوای ڕۆگەر تۆزێک کەشەکە ساف بوو و باران وەستایەوە کاتێتر سەردانە کۆمەڵایەتەکان دەست پێەکەین. یادار مەگەر ئەم ڕۆژنە بە ڕۆژانی دواتردا مەجال هەبوو سەردان بکەم بۆی لە ئێوە دەست پێ بکەین سەردانە کۆمەڵایەتەکان دەست پێ بکەین ئینشاءڵڵا. دەستەکانە خۆش بێت کاک سامان. ئێستش ئەچینە هەولێر کاک ئیدریسمان لەگەڵە سڵاو لێ بە کاک ئیدریس جژنی شێ پیرۆز بێت جژن چۆن بەڕێواچە لە شاری هەولێر. بەڵێ سڵاوی خۆی گەورە لە ئێوەش بێت جژن لە ئێوەی بەڕێز پیرۆز بێت لە خانەوەدا بەڕێزەکانتان و لە بەڕێوبەری کەناڵی ئاسمانی پەیام ئەندامانی تۆڕ میدیایی کۆمەڵ لە بینەرانی ئازیزمان پیرۆزتان بێت ئەم جەژنە دوای یەک مانگ لە عیبادەت و تاعەت و خواپەرستی خی گەورە بە باشترین شێوە عیبادەتەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایە قبول کردبێ و ئینشاءڵڵا ئەم جەژنەش بێتە جەژنی خۆشی و شادی و کامرانی ئینشاءڵڵا ناخۆشی بە هەموو کۆتایی بە هەموو ناخۆشیەکان بێت ئەوەی کە لە نێو کوردستان لە نێو هاوڵاتیان لە نێو موچەخۆران لە هەموو چین و توێژەکان داهەبووە. هەڵبەتە لە نێو شاری هەولێر جەژن وەکو نەریتی ساڵانە بە گەرم و گوڕی بەڕێوە دەچێت بەڵام ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی دیکە ئەوەیە کە ڕەمەزانی ئەمساڵ لە ڕەمەزانێکی پڕباراناوی و پڕبەرەکات و فێنگ و کەشێکی ئارام ڕەمەزانەکە بەڕێوە چوو کۆتایی هات و ئەمڕۆژ تاوەکو دوێنێ شەویش لە نێو سنتەری شاری هەولێر بارانێکی زۆر خۆش و کەشێکی زۆر ئارام لە نێو سەتەری شاری هەولێردا هەبووە بۆیە ئەم بەیانیە لەگەڵ تەوابوونی نوێژی جەژن ینی کەش و هەواشی زۆر خۆشی هەبوو کە باران نەبوو تەنها هەورێکی و بایەکی فێنکی دەهات هاوڵاتیان ئەوەی کە دەبیندرا لە دوای مەراسیمی نوێژی جەژن دوایەوەی کە نانیش خورا لە نەماڵەکان ئیتر هاوڵاتیان لە ئێستاوە پەیتا دێن بەرەو دەرەوە بۆ سەردانیکردن بۆ جەژنە پیرۆزە لە دراوسەکانیان لە خزمانیان لە دۆستانیان. من لە ئێستا لە یەکێک لە ماڵەکانم ماڵی کاک سەرهەد من پێم خۆشە گفتگۆی زیاتریان لەگەڵ بکەم کە خزم و دۆستانیان لێرە کۆبوونەوە ئەمڕۆ بە مەبەستی جەژنە پیرۆزە. من سەرتا گفتگۆ لەگەڵ کاک سەرهەد دەکەم. کاک سەرهەد سڵاو لێ بێت بێتە پێش زۆر سپاس دەکەم جەژن پیرۆز بێت خی گەورە عیبادەتان قبول کە. ڕەمەزانتان چۆن بەڕێ کرد ئەم جەژنە چۆنە ئێستا بەلای ئێوە بە تایبەت پێم وایە کەشێکی فێنک و خۆشی هەیە جیاوازە. بەناوی خوای بەخشندەی میرەبان سەرەتا بە خیراتنی ئێوە دەکەین بۆ ماڵی ئێمە یاخۆ بەخێر بن سەر و سەر چاوانمان دیارە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر مانجی ڕەمەزانی پیرۆز لە کەش و هەوایەکی تەبیعی و خۆش و بەڕاستی ئینسان هەستی بە تێنیەتی و برسێتی نەدەکرد و سپاس بۆ خوا ڕۆژوەکان و لەیلەتول قەدر کە زیندویمان کردەوە ئێستاش سپاس بۆ خوا بەشداری مەراسیمی جەژن دەکەین لەگەڵ خزم و کەسوکار و ئەوانە پێکەوە جەژنە پیرۆزانە و دڵخۆشی خۆمان ببوونەی مانجی ڕەمەزانی پیرۆز دەردەبڕین ئینشاءڵڵا. زۆر باشە کاک سەرهەد سەبارەت بە گرنگی سەردان و بەسەرکردنەوە وسیلەی ڕەحم بەتایبەت لە جێژندا چییە و ئێوە دەتانەوێت پەیامێک بگێنن بەتایبەت بە مەبەستی جەژنە پیرۆزە و سەردان و هەموو یەکتی. بەڵێ دیارە ئێمە وەکو خۆمان وەکو عایلە وەکو عەشیرەتی مەژگە خۆشنا و ئەوانە بەناوبانجی لەوەی کە سەردان و بەسەرکردنەوە دیوەخان و خۆشەویستی و سیلەی ڕەحم بەدەر لە جەژن بەدەر لە بۆنەویارەکان ئەوەمان هەربووە. سپاس بۆ خوا ئێستاش لەناو ئێمە وەکو خۆمان عشیرەت و عشایری خۆمان ئەو بابەتە هەر هەیە. سپاس بخوای ئەو خزم و کەسوکار و خۆشەویستانە کە لێرە وجودیان هەیە لە ماڵی ئێمە وەکو جێژنە پیرۆزە لێرە ئامادەینە سپاسی خوای دەکەین و هیوادارین ئەو بابەتی کۆمەڵایەتی و سیلەی ڕەحم و خۆشەویستی و چوونەکنیەک و سەردان و هاموشەیە گەرم و گورتر بی و بەردەوام بی
بۆ ئەوەی خوای گەورە ئەجرمان لۆ بنووسیە و هەم خۆشەویستی و دڵخۆشی و جەژن زیاتر پێویستە ئەو بابەتە. زۆر زۆر سپاس دەکەم دووبارە جەژنتان پیرۆز بێ عیبادەتان قبول بێت. ئەگەر بەڕێزیشتیکە قسەم بۆ بکات من دەمەوێت گفتووی زیاتریان لەگەڵ بکەم کاکۆشنگ جەنابتان ئەگەر تەشریف بێنن. دەپرسم دیوە کۆمەڵایەتیەکەی کە لە ڕابردوو هەبووە لە ماوەی ڕابردوو خەڵک ڕەنگە بەهۆی قەیرانی دارایی یاخود بەهۆی نەخۆشی ئەو نەخۆشیە بەربڵاوانەی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە تۆزێک بێتاقەت و نیگەران بوو بێ. ئەمساڵ ڕەنگە تۆزێک هەم دیوە ئابوووریەکەی باش بوو بێ و هەمیش لە ڕووی کۆمەڵاتی و زیاتر خەڵک هەمووشۆ یەکتری بکات و دۆخی دەرونی تۆزێک ئارامترە. پێتان وایە ئەم جەژنە یاخود ئەم ڕەمەزانە خەڵک چۆن بەڕێ کرد؟ پێشەچی بەناوی خوای گەورە و میهرەبان بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزباوێکی گەرم ئاراستەی جەنابتان و کەناڵی پێیام و هەموو خزم و برادران و مسلمانان دەکەم بە تایبەتی بەنسبەت پرسیارەکەت تەمەشا دەکەی هاموشەی کۆمەڵایەتی لە ئێستادا وەڵاهی قەدیم باشتر بوو، بەڵام وچی جەنابت باز دەکەی کە ساڵانی ڕابردوو قەزەی هەندێک شت هاتە گۆڕی قەزەی کۆرۆنەوانە یعنی ئەوەی کۆمەڵایەتی زۆر زەعیف بوو، بەس ئێستا لە خوای بەزادی باشە و قەزەی داراییش بەڕاستی لە مانجی ڕەمەزانی خەرێک بەعام وەزعی داراییان زۆر باش نەبوو. بەسواز بۆ خوا ئێستا خەرکەکە تۆزێک باشترە بۆ هۆی ئەوەی کەوا دوو موسەلەسەیەک دابش کرا ئێستا خەرکەکە تۆزێک وەزعی باشتر بووە. ئەلحەمدولیلا کاریگەری بەسەر هاوڵاتیەوە هەیە بۆی کە بتوانێت زیاتر جەژنەکەی باشتر بکات و باشتر بەڕێوەی بات و زیاتر خۆی بۆ ئامادە بکات سەردان و هامۆشەکان زیاتر بکات. بەتاکید کاگی دیز ئەرە وەڵڵا کاریگەری زۆر زۆرە ئەگەر تەمەشای بازاری بکەی یعنی هەتا یعنی ئەو موچانە دابش نەکرا بوو بازار چۆل بوو. ئێستا تەمەشا دەکەی بازار یعنی ئەو دوسێ ڕۆژەی زۆر خەربارە بوو و خەرێک زیاتر ئێستا لە بۆ جێژنە پیرۆزانە و لە بۆ یعنی هاموشە و لە بۆ سەردانی یعنی ئێستا خەرێک زیاتر سەردان دەکات زیاتر دڵی خۆشە بەڕاستی تاسیری زۆر بووە. زۆر سپاس دەکەم مامۆستا پێم خۆشە بێمە خزمەتی جەنابیشتن ئەگە تەشریف بێنن پێم خۆشە پرسیاری ئەوە لە مامۆستا بکەم حکمەتی یەک مانگ بە ڕۆژوو بوون چییە و بە دیاری کراوی پند و ئامۆژگاری بۆ دوای ڕەمەزان ڕەمەزان چیمان پێ دەڵێ مامۆستا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سرتا پیرۆزبای لە بەڕێستان و لە مسلمانان بەگشتی و لە مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەین جژنی ڕەمەزانی پیرۆز دە هەموو لایەک پیرۆز مبارەک بیتن و دەستخۆشی لە جەنابتان دەکەین کە لەو ڕۆژەدا لەو ڕۆژە کە خەڵک سەردانی خزمی خۆی دەکە و خەریکە لەگەر عائیلی خۆی دەستە جێگایان ئێوە خۆتان تەرخان کردووە خزمەتی ئەو دینە دەکەن و ئەو پەیامەتان بە خەڵی ڕادەگەینن و جارێکی دیکە یعنی خەڵک دڵخۆش دەکەن بۆ سەردانەتان خۆشتان دەکەین. دەربارەی مانجی ڕەمەزان بەڕاستی ڕەمەزان نیعمەتێکی زۆر گەورەیە کە خوای پەروەردگار ئەو ماگەلێ بۆ ئێمەدانە لە هەموو ڕوەکانەوە، بەڵام پێویستە ئێمەی موسڵمان لە دوای ڕەمەزاندا نەڵین وا ڕەمەزان ڕۆیشت و ئیدی بگەڕێنەوە سەر پێشی ڕەمەزان دەبێت ئێمە بەهۆی ڕەمەزان گۆڕەکاریمان بەسەردا بێتن. ئێمە لە دوای مانجی ڕەمەزان یعنی فێربین لە مانجی ڕەمەزاندا گەرم و گوڕێکمان وەرگربی تاقەچ ئیمانیمان وەرگربی چکە خۆی لە خۆیدا مانجی ڕەمەزان کە خوای پەروەردگار بۆ ئێمەی دانایە چۆن نوێژەکان پێنج فەرزە تاقەچ ئیمانیمان دەدەنێ کە ئەخلاقمان پێی جوان دەبی دینداریمان پێوە دیار دەبی بە هەمان شێوە هەفتەی ڕۆژە کە ڕۆژی جومعەیە بە هەمان شێوە تاقەچکە ئیمانی وەردەگرین پەیوەندە کۆمەڵایەتەکان بەهێز دەبیتەوە سێ ڕەحم بەهێز دەبیتەوە مانجی ڕەمەزانیش کە ساڵی جارێکە بەڕاستی زۆر بە هێز و گوڕەوە یعنی تاقەتی زۆر بەهێزترمان دەداتێ ئەگەر ئێمە وەکو پێویست کەوا بە ڕۆژوو بین کە پێمان وە دواربی لە دوای ڕەمەزاندا تا ڕەمەزانێکی دیکە دینداریمان پێوە دیاربی خواپەرستیمان پێوە دیاربیتن لە ڕووی جەماعەتکردن وەکو باورێن کە مزگەوتەکان ئاودان بووە لە ڕووی قورئان خوێندن وەکو قورئانەکان جارشکە لە مزگەوتەکان لەسەر ڕەفەکان هینانە هاتنە خوارێ و جارێکی دیکە کە دەم بە زیکر و هەروەها لە جەژندا کە ئەوها سەردانی یەکتر دەکەین با هەوڵ بدەین هەر سەردانەکان ڕۆتینی نەبیتن لە دەروونەوە خەڵک حافوو بکەین چاپۆشی بکەین لە ئەوەی کە مەسەن گلیەکمان هەیە گازاندەیەکمان هەیە و هەروەها زۆر سەردانەکان چڕ بکەینەوە یعنی بەڕاستی سەردانەکان زۆر بکەین ئەوە دێکەوە پێمان دەکرێتن بە تایبەتی کەسانێکەوە حادزێک لە نێوانیاندا هەیە زۆر گرنگە
ولا دوای ڕەمەزاندا بەردەوایمان هەبیتن لە تاعەت و عیبادەت یعنی ئیستقامەتمان هەبی بەردەواممان هەبیتن بەڵێ دەستان خۆش ماڵسێ بەڕێزدەمەوە پرسیارش بکەم لە بەشێک لە شوێنەکان مسلمانان طبعاً لە زێخەتی و ناڕەحەتی و ناخۆشیدان وەکو مسلمان ئێمە هەڵوێستمان چی بێ بەلای کەم ئێمە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەن لەگەڵ ئەو دۆخەی کە مسلمانان تێدان وڵا معلومە کە مسلمانان برای یەکترینە ئینەمە المؤمنون ئیخوە ئەگەر ئەمە خۆمان پێ ئیماندار بێ مسلمانان لە هەر جێگایەک بن ئەمە هەمومان براینە و براش دەبێت لە خەمی یەکتریدا بین بەڵام جاری وا هەیە تۆ مەسەن دەست ناگاتە جێگایکی کە برایەک لە جێگایکی دوورە مسلمانان جێگایش دوو لە زەیقەت و ناخۆشیدان دەکرێت ئێمە لانی کەم دوعایان لە بۆ بکەین لانی کەم دوعای لە بکەین لە بۆی کەوا لە نەهامەتێکدا لە نەخۆشیدا لە هەر جێگایەکدا خوای گەورە ئەو ناخۆشیان لەسەرلا بەوە سەرکەوتیان بکە و ئەگەر بکرێتن یعنی بەڕاستی بەلایانی مادی هاوکاریان بکەین چونکە بەخوای هەرێک لە ئێمە لێمان دەپرسێتەوە لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار لێمان دەپرسیتەوە کە ئێوە مسلمانان لە فلان جێگا برایانتان مسلمان لە فلان جێگا لە نەهامەتیدا بوون لە برسەشدا بوون لە ناخۆشدا بوون چیتان کرد بۆیە پێویستە وەڵامێکمان پێبی لە بۆ لای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا ئەوەندەی کەوا پێمان دەکرێت دوعایان لە بۆ بکەین و بەلایانی مادی هاوکاریان بکەین لە هەر جێگایەکدا کەوا مسلمانان لە زەیقەتیدانە پێویستان بە یارمەتی هەیە دەستان خۆش مامۆستا بەڕێز دووبارە جەژنتان پیرۆزبێت و عیبادەتتان قبوڵ بێ ئینشاءالله دەستان خۆش بتێن ئەمیش پیرۆز بێ زرام دەکەن خوای گەورە پاداشتان بداتەوە زۆر سپاس دەکەم لە شاری هەولێر هەڵبەتە وەکو شار و شارۆچکەکانی دیکە بەڵام من پێم وایە لە هەولێر وەکو ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو دەبینرا لە هەولێر ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە زیاترە و زیاتر خەڵک هەمووشۆ یەکتری دەکاوە مەراسیمە ئاینیەکان زیاتر ڕنگدانەوە و کاردانەوەی بەسەر خەڵکی شاری هەولێر هەبووە بۆیە من ینی بۆچوونی من وایەکە لە هەولێر زیاتر خەڵک پابەندە بەوەی کە سەردانە کۆمەڵایەتەکان زیاتر بکات هەڵبەتە من ئەم ڕۆبیانی کە لە هاتمە دەر بۆی کە بۆ ئەم شوێنە بێم لە کۆڵانەکان ئەوەی کە دەمدیت ماشەڵڵا ینی خەڵکێکی زۆر هاتبوونە دەرەوە ڕووی لێ دەرەوە کرد بۆی کە سەردانی خزم و دۆستان و دراوسەکانیان بکەن ئەمانە بەشێکن لە دیمەنەکانی ڕۆژی یەکەم ڕۆژی جژنی باسەرەتا لە کەشوهەوەکەوە دەست پێکەم لە شاری سلێمانی مەشڵە ئەم بەیانە باران و هەورە بروسکە و هەورە گرمە بوو لە شاری هەولێر کەشوهەوا چۆنە؟ دوێنێ شەو لە هەولێر بارانێکی زۆر بەخوڕ بوو بکە بەداخەوە لە هەندێک لە شوێنەکانی نێو سنتەری شاری هەولێر هەم ئاسەنجی هاتوچۆوە هەمیش لافا و دروست بوو بەڵام خۆشبەختانە ئەم بەیانیە کە وەکو یەکەم ڕۆژی جەژنە کەشوهەوایەکی زۆر خۆشە نمەبایەکی فێنچی هەیە و ئاسمانیش هەوراویە بەڵام باران نییە دۆخی کەشوهەواکە و دۆخێکی زۆر ئارامە پێم وایە ئەم بارانێک لە سلێمانیە لە هەولێرەوە هاتێتە سلێمانی ئینشاءڵڵا کاریگەریەکی خراپی نابێت بەتابەت بۆ هاوڵاتیان بۆ شۆفێران ئەوەی کە دەبێت تەنها خێر و بەرەکە دەبێت بارانەکە دەهێنێت باشە من حەزم لە خواردنە بزانم لە هەولێر وەکو شاری سلێمانی و شوێنەکانی تر قەیسی لە ئێنە بەیانیان یان شتی تریان هەیە خواردنی تر لێنێن ئەگەر پرسیار لە جەماعەت بکەم من ئەم بەیانە بەوەی ئیشوکاری کەناڵ و دەستگا و ئیتر ئەو دۆخێکە ئێمە تێدان دۆخێکی تایبەتە نەچمەتە ماڵەوە بەڵام با من پرسیار لە کاکسەرەت بکەم کاکسەرەت خاوەن ماڵە کاکسەرەت ئەم بەیانە چیت خوارد؟ وڵای دیارە ئەو بەیانە جیاواز بوو لە ماڵی ئێمە ینی برین شیوەکی چۆن بڵێ وەکو بۆنەیەکی خۆش جەژن بەیانیان مەڵێ برنجە دیارە گۆشتە مەرگەیە ئەو شتانە لە ماڵی ئەوەی کە ڕەمەزانن زۆر تایبەتە و باسی لێوە دەکرێت مەرەگەیە یاخود شلەیە شلەی قەیسیە بە تایبەتەتان بوو بەڵێ الحەمدولillah سپاس بۆ خۆی ماشەڵڵا شلەی قەیسی بەبەرەکەتە بەتایبەت بۆ جەژنە هەر ڕۆژێک دایکم کە شلەی قەیسی حەزر دەکات سپاس بۆ خۆ دیارە زۆربەی جێژنان دەچینە لای ماڵی وابم بەڵام ئەو جێژنە لە ماڵی خۆمان بووین ئامادەمان ببوورە لەنیاخان پرسیارەکە دووبارەکەیتەوە لەوێش تەنها لە جەژناندا شلەی قەیسی لە هەموو ماڵەکاندا لێندریان شلەی تریشان هەیە یان خواردنی تریشان هەیە تایبەت بێ بە جەژن بالەوە دەست پێ بکەم ئەوەی کە تایبەتە بە جەژن تەنها قەیسی یاخود خواردنی دیکەشی لەگەڵ ئامادە دەکەن خۆی دیارە خۆی بەیانیان ئامادەکردنی ئەو جۆرە خواردنانە هەر بۆ خۆی تایبەتە چکە خۆتان زان ئەو کاتەکانی تر بەیانیان ئەو خواردنانە ناخورێ بۆیە
ئێمە لە هەولێر زیاتر ینی گریجی بۆ خواردنەی دەین کە پێشتر مەسەن لە جومعان و لە بۆنەکان ئامادە دەکرێت بەیانیانیش ئامادە دەکرێت لێرە. دەستان خۆش لە کاکسەر زۆر سپاس دەکەم. ئەگەر کات دەرفەت هەبێت ئەو کاکەیە ژوەر بگرم جەژنە پیرۆزە پەیامی جەژنە پیرۆزەی ئەوی ژوەر بگرم هەڵبەتا و کاتە دەینەوە سەر بابەتی خواردنەکەش کە بابەتێکی گرینگە. جەژنەت پیرۆزە لە شێ دەکەی ئەمڕۆ بەیانی دەچێەوە دەست پێ کردووە؟ بەنای خوای بەخشندە و میهرەبان سوپاسی کەناڵی پەیام دەکەم. جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی کوردستان و مسلمانانی دەرەوەی کوردستان دەکەم بە خێرهاتنی کەناڵی پەیام دەکەم. جەژنە پیرۆزە دەبێ ئێمە وەکو مسلمان سیلێ ڕوعم بەجێ بگەێنین ئینشاڵڵا ئەم جێژنەش بۆ سەرکەوتنی غەزەیە ئینشاڵڵا. دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس. هەڵبەتە ئەو خواردنانەی کە لە بەیانیان لە ڕۆژانی جەژن ئامادە دەکرێت تایبەتمەندیەکەی ئەوەیە کە لە هەر ڕۆژێکی دیکەی بەیانی ئێمە ڕەنگە خواردنێکی سادە و خەفیف بخۆین بەڵام ئەوەی کە وەکو جەژنەوە جیاوازیشە بەتایبەت لە ڕوو خواردنەوە ئەوەیە کە خواردنی تایبەت لەم ڕۆژەدا ئامادە دەکرێتەوە بەتایبەت ئەوەی کە خۆت باست کرد شلەی قەیسیە هەرچەندە ئێستا عادەتەکە گوڵ گۆڕاویشە لە ڕۆژانی دیکەش شلەی قەیسی و مەرگەی قەیسی هەر ئامادە دەکرێت بۆیە ئەم جیاوازی هەر هەیە. دەستەکانە خۆش بێت کاک ئیدریس بۆ زانیاریەکانت بۆ گفتووەکانت دووبارە جەژنیشە پیرۆز بێت. بەڵێ خۆشەویستان من دێمەوە لای میوانەکەم لە ستۆدیۆ گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر پەیوەندی کۆمەڵاتیەکان و هەروە جیاوازی جەژن لە کۆن و ئێستادا گفتوگۆی زیاتر لەگەڵ دەکەم. کاک عەبدوڵڵا با بێمەوە لای تۆ وتت بەیانی جەژن قەیسیت خواردووە ئایا لە کۆندا خواردنەکان هەر قەیسی بوو بتایبەت بێ بە جەژن یان خواردنی تری؟ بەڵێ وەڵڵاهی ئەوەنەی من ئاگادار بم لە قدیمەوە تا ئێستا هەر قەیسی هەبوو شتی تریش هەبوو مەسەن تاسکەبابی هەبوو هەندێ ماڵ ئەوانەی کە تۆزێ وەزعیان زۆر باشتر بوو تاسکەبابیشیان نەکرد اینجا سەری مەنجەڵەکەیان بە هەویرێک کرد تاسکەبابی پیازە قاشقاشێکن هەمووی لەگەڵ گۆشتە دایەچێن و تەبەن ئاوی تەماتەشی بۆ زیاد دەکەن و لیمۆی بەسڕاش چەندانەیەکی تیەکەن پێڵێن تاسکەبابی. ئەوە سەری مەنجەڵەکەش بە هەویر جیرا جوان بۆی جوان هیچ ئاوی تیان نەمێنێ ئاوی خۆی بتڵۆپێتەوە ناوی کە سەر دەکرد بەڵێ زۆر بەڵێزە بوو. برنجیش لە ڕاستیە زیاتر ماڵەکان هەر برنجیان بە پڵاو لێنە ئەستا زۆر کەم بۆتەوە منی وا تەسەورەکەم کەمبوونەوەکەشی ئەوە بێت هیلاکەتی زیاتر بێ لە برنجی تر برنجەکەی کە خێرا ئامادەیە و لەبەر سەرقاڵی ژیان بەڕاستیەکەی وای لێ هاتۆ بەس لە پێشینان وانە بوو. ڕاستە باسی قاوڕەمان کردن پێشەوەی مەحمەد لای بەڕێزن قاورمەی ئێستا جیاوازی چێ لەگە قاورمەی ئێستا مستەڵەحی ناوەکە گۆڕاوە لە ڕاستیە ئێستا قاورمە بە شتێکی کاڵێن هەر لە بازار نۆکە ئەیکوڵێن جوان جوان و دوای بەیکەن بە مەچینا و وردیەکەن و ئەمە پێڵەن قاورمە بەس خۆی لە ڕاستیە قاورمە ئەوە نییە لە ڕاستیدا گۆشت قەسابخانە وەکو ئێستا نەبوو زۆر بێ ماشەڵڵا ئێستا لە هەموو سەری کۆڵانێکە قەسابخانەیەکەیە و قەسابی فرێشی شەیە لە ڕاستیە زۆر زەبەنەیانی و بێجگە دەوەش لە ماڵەکانە ئێمە لە سەلاجە و مجەمیدەکانە هەر زیادە کڕین و دایانین و ئەمانەوە بۆ کاتی پێویست بەس لە پێش وانە بوو چکە سەلاجە نەبوو چۆن بەکارێ بێنن ئاهاتێن گۆشتەکە گۆشتێکی باشیانە کڕی مەسەن لایەک لە حیوانیا حیوانە گەر ماڵەکە تۆزێ وەزعیان باش بواە سایان بڕی هەمیان چا کرد و تۆزێک ئایانکوڵان و تۆزێ هەڵیانە کزان بە خینەکەی خۆی سوورکردنەوەی خۆی ئۆمانە ئەما خراە کوپەی تایبەتە بوو یاخود وەکو ئێستا چۆن پێڵێن هیزە مەشکە و هیزە ئەمانە ئەکرایە ناو ئەوە ئیتر ئەو خانمە هەج ڕۆژێک کە پێویستی بۆ خواردنەکە دەرێ هێنا و گۆشتەکە حازر بۆ ئەو پیانەوت قاورمە جا ئێمە ئێستا کە پێڵەن قەیسی وەختی خۆی پیانەوەش لە قاورمە چونکە ئەوە لەگەڵ قەیسیەکە و لەتکەنۆک و ئەوانە ئەمەی ئامادە کرا و کرا بۆ تەبەن تامێکی بە تایبەتی بەڕاست
بەس ئاوکە باستێکی حەزم لێتی تۆزە من نەوسنم. منیش نەوسنەوە. کاک عەبدوڵڵا جیاوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە کۆن و ئێستاە چۆن بوو؟ جاران چۆن سەردانی یەکیانە کرد لە جەژنەکاندا. ئێستا هەست دەکەین کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاڵتر بووەتەوە ئەوەیە کە تەنها نامەیەک یاخود تەلەفۆنێکەکەیت ئەحواڵێک پرسی جەژنە پیرۆزەی لەکەیت. پێشان چۆن بوو من ئێستا بەرچاوێنێک دەم بە جەنابەت پێشان ئێمە لە کۆڵانێکا بووین لە گەڕێشێکا بووین پیاوانی ئەو گەڕەکە ئەچوونە مزگەوت نوێژی جەماعەتیانەکە نوێژی جەژنیانەکە دوای کا هاتنەوە ماڵەوە خواردنەکە ئامادە بوو دوای خێراخوایانە گۆڕی و جلی تازە لە بەرەکرا و دەستیانەکە بە گەڕان یەکێک لە ڕیش سپیان یاخود باشترە کە مامۆسای مزگەوتەکە هی گەڕەکەەکە پێشیانەکەوت و ماڵ بە ماڵ لە دەرگادرا دیسان لێرەش هەر فەرق هەیە دانیشتن لەوێ ئیتر خواتشی دابێت شایەک شیرینیەک تەبەن ئێستا ئەم تشکلێتە جوانانە هەیە کاتی ئێمە ئەوەش نەبوو نەقڵی ترش و شیرین هەبوو یا شتێکی کە هەبوو پیانە و کورسی نعنا کورسی نعنا شتێکی خڕ بوو لە ڕاستیا ئیتر تامێکی هەروەکو تامی نعنایەوە دیار بوو لە نعنا بە تامی نعنا دروستەکرا بەڕاستی ئەوەش هەموو زۆر ماڵ نەیبوو یا خورما هەبوو دەنچێ خورما تەڵەگرت و بەڵام ئێستا ئەوانە هەمووی گۆڕانکاری بەسەراتۆ ئیتر ماڵ بە ماڵە گەڕان شتێکی خۆشت بە باسکەم مەسەن ئێمە دایمە چاوەڕێوەمانە کرد ئەگەر یەکێکی باشی گەڕەکەکە یا خزمێکی دەرەجەیەک خۆ دەزای مام خاڵ ئەوانە ئەهاتن جەژنانەیانە داینێ شتێکی زۆر کۆکرێت بە مناڵی ئەرەوەڵا هەنێ خزمی باشم هەبوو بەس بەخوا ناگەشتە بڵێن 100 فلسی وەختە من لە ڕۆژەکە بە 5 فلسمە بوو کە ئێمە وەزعیشمان باش بوو تیا بوو ئەوەشی نەبوو لە ڕاستە 5 فلس بۆ 10 فلس ئیتر منەگە ڕۆژێک 10 فلسم وەرگتایە دایکمە و دەبێت 5 بێنیتەوە یعنی ئەو هەمووی بۆ یەک سەفەر ئیتر ئەو کە کۆمە کردەوە 50 بۆ 100 فلسێکم کۆ کردەوە دایکمەوی بێنە دەغیل بیخەرە ناو دەغیلەوە و ڕۆژانە لێی کارکە و ئەوەشە بوو ئێستا بەداخەوە جەژنانێش زۆر کەمە بینم زۆر کەمە بینم بڕوا بکە من زۆر جا بە مناڵەکانی خۆم مناڵی مناڵەکانم کەیان دەمێت نانەزانی ئەمە چییە وابزانم جاران جژنانیشان بە گەورەکان ئەدا بە گەورەکانیشانەدا بەڵ ئەرەوەڵا پێویست بە مناڵەکەشی نادەن ئێستا نەوەڵە ئەوە نەماوە ئەوە لە پێشان ئیتر ماڵ بە ماڵ گەڕەکەکەیان تەواو کرد دوای هاتنەوە ئەمایە ئەوەی کە تۆ بۆ شوێنە خزمە نزیکەکان مەسن ماڵی خەزوران ماڵی ژن براکەت ماڵی ژن خوشکەکەت ماڵی خاڵت ماڵی پورزاکەت ماڵی پورت ئەوانە بەسەرکەیتۆ زۆر جار لەگەڵ خێزانەکەتە ڕۆیشتن بۆ سەردانی ئەوێ و بە هەمان شت جەژن ئاوا بۆ شێوازە هینەکرا ئێستا بەداخەوە ئەم شتانە زۆر کەم بۆ تۆ زۆر بە کەمی بینم من بۆ چوونی من ئەوەشە ئەم سۆشال میدیای ژگار کارەکەی زۆر ئاسان کردووە لە وڵاتێکی دەرەوەی هەر بە تەلەفۆنێک جەژنە پیرۆزەی لەکەیت لە ناو شاریشایە ئەڵێ بەخوا زۆر دوورە ناگەمەوێ و کات نییە و ئەوانە بەس ناکی سەردانیکردنەکەەوە ئەکا خۆشەویستی بێگومان ئاخر ئەوە کۆمەڵایەتەکەی کەم کردوێتەوە ئەگەر تۆ بچیت لێ پرسیۆ لە نزیکەوە لە مەعاناتی هەنێ قسە بە لەوانێ بە تەلەفۆن نەوترێ بە سۆشیال میدیا هەر جەژنە پیرۆزەیەکی بۆ نوێریەوە چییە یعنی بە تایبەتی بۆ ئەوانەی کە دەرەجەیەکەن ینی خۆشێک برا ناکرێتەوە نەچیت ئامۆزا ناکرێت نەچی ماڵەمام ماڵە خاڵ ئەمانە گەورن بەڕاستی بەداخەوە ئێستا شتانە زۆر کەم بۆ تۆکو و پێشین نییە حەزەکەم لەسەر ڕووی جلوبەرگەوە بزانم جاران جلوبەرگی جەژن چۆن بۆ جلی کوردی بۆ یان جلی چۆن بۆ جاران لە خۆ دەزانی مسلمانان دوو جەژنی سەرەکیمان هەیە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان لە جەژنی ڕەمەزانە ئەیان و ئەمە من هەموو جارێ ئەم قسەیان پێوتم دایکم و باوکوانیان و ئەمە جەژنی سکە ینی بۆ سکتێر بوونە چکە سی ڕۆژ بە ڕۆژوو بیت و خواردن نەخواردەوە ئەم جەژنا بێت سەبر بگری کە جلوبەرگێت بۆ ناکەین نەبوونیەکەش زۆر بەڕاستی وەکو ئێستا نەبوو پاشان کە ئەوەی بەسەرهات
گۆڕانکاری بەسەرها دووردە ئێستا لە جژنی ڕەمەزانی شەهر جلی تازە نەبێت خەڵق قبوڵ ناکە لە جژنی قوربانە جلیان بۆ کردین ئەچوینە بازار بڕابکە ینی ئەو جلە ئەمایە بۆ ساڵێکی کە هەست دەکەم ئەو وەختە بەدەست ئەشۆرە وەکو ئێستانی ئێستا بە ماشێنێکی خێتەگە سالەکەەوە شوادڕانێ شی کاتەوە قوماشە هەم فەرقی جۆرێتی قوماشەکەش قوماشی وەختە هیچی لێ ناهات بەڕاستی زۆر دەرەجەیەک بوو ئێستا بەرگەشت ناگرێویش هین بە تۆ لەبەرەوە پێویستە لەم جەژن بە ئەو جەژنەکەتر جلێکی تازە بکەیت پێڵاوی تازە بکڕیت ئەو شتانە ژوا بوو هەستەکەم ئەو کاتە خۆشتر بوو بێت بێگومان من بەلای من ئەو کاتە خۆش بوو لە ڕاستیدا تاموچێژی ئەو کاتە لە ڕاستیدا منەم شتانە جەرمەوە بۆ مناڵەکانی خۆم ئەوان لەوانەوە قسەکە وەرەگەر بۆ جوابەکەی ئەڵێن وڵا کاتی ئەوە زۆر خۆشتر بوو ئێستاوان نییە من ئەم بەیانە مناڵم هەیە هەڵ نهاتە سەر سفرەکەوتی من تااقەتم نییە من چێەوە بەیانە نانەخۆن من نیۆڕۆ ینی گۆڕانکاریەکان وا گۆڕانکاری بەسەر هاتووە ژیانەکەەوە بەسەری هێناوە خۆشمان نازانین بەڕاستی سەر لێ دەر خۆی تاوچێژەکە لەوای هەموو ئەندامانی خێزان کۆ بێگومان دوای ئەوەی کە نوێژی جەژن کرا لەسەر سفرەیەک هەموویان پێکەوە نانێکی خۆش بخۆن گەلەوەی کە ڕۆژانی ترش دیارە ئەو کەسەکە مایدی ئەوە نابات چکە بە ڕۆژوو بەڵام هەر خۆشە کۆ ببیتەوە بەڵێ هەر لەبەر پیرۆزیەکەی لەبەر نەریتێکی قەدیمی ئەمێ ینی پێویستە ڕێزی لێ بگرین شتێکی زۆر جوانە بەڕاستی جا بن ئەوە بە جەنابەت بڵێم جوانترین نەریت و کەلپور جوانترین کەڵچەر کە هەبێت لە میلەتی کوردای و لە ئیسلامە هەیە شتەکانمان تا ئێستا بە جوانی ماوە تۆ سەرکە لە هەموو گەڕێکێک و لە هەموو کوچەیەکە مزگەوت هەیە بزان ئەوە چەند زەرورە مزگەوت ینی بۆ نوێژەکەش نەبێت بۆ هەموو شتێکی کە پێویستەیەکت لێمرێ ئەچیتە مزگەوت جوانترین کەلاپورمان هەیە بەڕاستی چەندیشتی تریش هەیە پێویستیاتی تریشەیە کە لە مزگەوت ئەتوانی پەنای بۆ بەری بەڵێ خوێندن جاران خوێندن هەر لە مزگەوتا بوو دەڕاستیەکان لە مزگەوتا بوون بەڵێ یاخوا ئەوای لێبێتەوە شتێکی خۆ خۆش ئەی خۆت لەگەڵ سوۆشیال میدیای چۆنی باسی ئەوەت کرد خۆت سەردان ئەکەی یان بە تەلەفۆن وەڵڵاهی من هەر لەسەر ڕێچکەی باو باپیرمە ڕۆم بەخوا من هەرە بێ بچم یعنی خۆم بۆ ناگیرێ ئەگەر ڕۆژێکیش دوا بکەم دوای جەژنیش بێت ئەڵم کاکە بە قەزا جەژنە پیرۆزەی هەردیەکەم و ینی کوڕەزا و کچەزا و مناڵەکانی خۆتە بێت لەگەڵ خۆتا بۆی فێریە و تەقلید دەبن وەڵڵا ئەوەی ئامادە بێ ئەی بم ئەوەی ئامادەش نەبێ ئیتردەوە دەسەڵانی ئەمەسان ئیمساڵ ئەوە کوڕەکەم چۆ بۆ جێبەجێکردنی ئەمرە ئەوە لێرە نییە ئەوەی تر ئەرەوەڵا لەگەڵ خۆما بم ئەم شەو ئێمە لە دەرەوەی شار بووین لە لادەیە بووین وتم من ناتوانم بێم تۆ ماڵ بە ماڵ ئەبێ بگەڕیت ئێستا ئەو خەریکیەوەیە دەستەکان خۆش لەگەڵ ئەوەی کە جاران شتی کوردەواری زۆر بەکار هاتە مام لە ئێستاە هەستەکەی ماوەیە خەڵک بەکاری نانە بەڵام ئێستا دووبارە خەڵک خۆی داوەتەوە چ لە جلوبەرگ بێت چ لە کەلوپەلی ناوماڵ بێ خەڵک زۆر بەکاری دەهێنێت خۆشبەختانە من لەگەڵ کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد ئیشەکەم ئێمە چەند ساڵێکی دوور و درێژە مێژوویەکمان هەیە کە هەوڵمان داوە پارێزگاری لەوانە بکەین کە ماون ئەوانەی کە فەوتاویشن وردەوە دەبیێنینەوە ئێوە چۆن کارە ئەکات بەڵێ کۆمەڵەکەی ئێمە مێژوێکی زۆر دوور و درێژی هەیە چێتە 20 ساڵ کە ئێمە خەریکی خزمەتین بە کەلەپوری میلەتەکەمان بە فۆلکلۆری میلەتەکەمان هەچی شتە کۆنەکانە ئەوانەی کە ماوە پارێزگاری لەکەین و ئوردور دەیخێنەوە بەردەست هەستی ژەکەم خەڵقانێکی زۆر زۆری جوان بێ بڕوا بکە ئێستا لە جلوبەرجی خانمان مەسە ئەو جلانەی قەدیم 30 ساڵ لەمە پێش ئەو کەوا جوانە هەمووی لە ڕاستی ئەمە هەمووی حکمت بڵێ لە ڕاستی ئەمە هەمووی حکمەتی تایە مەسەسا جلی کوردی حکمەتەکەی لە چ ئەو پشتێنەکە بەستیت پشتت ئازاری کەمە بێتەوە لە گورچیلەکانە پارێزە لە سەرما لە گەرما ینی هەرێکە و حکمەتێکی جامانە بە هەمان شتێەوە هەرێکە و حکمەتێکی تیا ینی کورد بە خۆڕای ئەم شتانی بەکار نهێناوە دواتر باسی جلی کوردەکان ئەکەینەوە بچینەوە لای پامنێرانمان ئەچینەوە ڕانیە ئەچینە لای کاگرامیار لە سلێمانی سڵاوت لێ بێ کاگرامیار جژنیشت پیرۆز بێت تۆ لە دەرەوەیت و کەش و هەواکە لە سلێمانی چۆنە و خەڵک دەستی کردو بە گەڕان بەڵێ هۆنی ئەسڵاوی خواتان لێ بێت دیارە وڵا لە سلێمانی
جەوەکەی جەوی بارانە جا ئێمە هاتوونێتە یەکێک لە ماڵە خۆشەویستەکان لە گەڕەکی خەبات لە شاری سلێمانی ماڵی مامۆستا هیوایە مامۆستای هەر مزگەوتی گەڕەکی خەباتە لێرە لە شاری سلێمانی لەبەرەوەی جەوەکەی بارانە خەڵک کەمتر ئەگەڕێ ئێمە هاتوین بۆ لای خۆشەویستانە دانیشتوین ینی کۆمەڵی قسەی خۆشیان کردو باسی جەژن و هەندێک نوکتە و قسەی خۆشیان کێڕایەوە دەست خۆشە بە قوربان جاوە جەژنە پیرۆزە لە یەکەکەن و خزمان سەردان یەکەکەن ئێمە هاتوین لێرە دەبانەوێت هەم لەسەر جەژن هەم لەسەر کۆمەڵە قسەی خۆش لەگەڵەوە خزمانەیە هەندێک باسی جەژن بکەین جا یەکەم جار چمە لای مامۆستا هیوا بۆی کە جەژنە پیرۆزەی خۆی بگەێنەوە باسی مەراسیمەکانی جەژن بکەین مامۆستا سڵاوی خوارد لێبێ سەلامەت بێ ئینشاءڵڵا دەمەوێت پەیامی خۆتان لە جەژن بگەێنن خەڵک دەبێت چی بکات لەم ڕۆژی جەژنەیەوە سەردانیکردن و زیندوکردنەوەی ڕۆژانی جەژن و کردن ئازادی ئەمانە چۆنە بێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه يا أخوة بخير بن سرشاو هم جنابتان وهم برا رزانا جەژن لە جەنابتو لە هەموو بینەرانی کەناڵی پەیام پیرۆز بێ خوای پەروەردگار بیکاتە جەژنی لێخۆشبوونی گوناهەکانمان جەژنی شادی و دڵخۆشیمان بێ هەموو ڕۆژێک ئینشاءڵڵا ئەوە لە جەژن و خۆشییا بین ئەمڕۆ دیارە بەهۆی ئەوەی کە بارانە هەندێک ساردی پێوە دیار بوو جەژنەکەمان بەڵام ئێمە وەکو گەڕێکی خەبات گەڕێکی ئێمە گەڕێکێکی شعبیە زۆر تەسیری تێ نەکردین بەڵام وەکو جەژنەکانی تر چونکە جەژنەکانی تر ئەگەڕاین حتا من جەژنان کە ئەگەڕێم ویەمەوە دوایی نوقلەکان ئەبژێرم جاری وایە 105 110 نوقلم پێیە ئێستا هیچ ماڵی نەگەڕاوم نەخێر بۆی باران و هیچ ماڵی نەگەڕاوین لەبەرەوەی دراوسەکانیش نامایان ناوتیان مامۆستا ئەگەر بزانین باران و ئەوەی بە ناڕەحەت نەبین ناگەڕین بەڵام لە مزگەوت بەیانی الحەمدولیلا مزگەوتمان قەرەباڵغ بوو بەو حاڵی بارانەی کە تاوێکی بارانی زۆر بوو خەڵک زۆر هاتبوو بۆ مزگەوت بە چەترەوە بە سەیارە و هەندێکیش کە هاتبوون گیانیان تەڕ بوو بەڵام ئەوەی باش بوو لە مزگەوت چەند کەسێکی کەم لەبێ هاتوونەتە دەرەوە هەمووی مایەوە و هەمومان جەژنە پیرۆزە و گەردن ئازادیمان لە یەکتری کرد ینی ئەو فرسەتەمان ئەو هەلو فرسەتەمان قۆستەوە کە ئەگە بارانیش بێ و نەتوانی بینە دەرەوە لە مزگەوت جەژنە پیرۆزەمان لە یەک کرد بەڵام ئەم برا بەڕێزانە هەر تەشریفیان هاتووە بەخێر بێن سەر چاو چونکە لەوانەیە لە گەڕەکەکانی تر ئەسڵەن تا ئێستا ئەمڕۆ کەس نەگەڕابێ لە باران بەڵام الحەمدولیلا ئەمان هەر گەورەی خۆیان و بەڕێزی خۆیان نواند و تەشریفیان هێناوە باشە مامۆستا با تۆزێ لەم جوابینە دەرەوە قسەیەکی خۆشمان بۆ بکە لەسەر جەژن جەنابەت مامۆستای مزگەوتی لە کاتی وتاردان و ینی با بڵێن تێکەڵبوون و ئەمانە زیاترە لەگەڵ خەڵکان شتێکی خۆشمان بۆ باس بکەین وڵی جا حتمما ئەو شتانەی تیا ئەبێ جاری وایە شتی ناخۆش ئەبێ شتی خۆش ئەبێ لەم ساڵانەی پێشوو لە وتارێکی جومعەدا من جومعە لە مزگەوتی نور وتاری بێژم دەبێ جومعەیەک باسی مافی مناڵ و ئەو شتانم کردبوو کە بەسەر دایک و باوکەوە باسی ئەوم کردبوو کە چۆن تۆ گرنگی ئەدەی بە خواردن و خواردنەوە و جلوبەرگی مناڵەکەت پێویستی شەکە لە یاریکردن و لە عەتف و سۆزە با بڵێن عەتف و سۆز هەبێ بۆیان یاریان لەگەڵا بکەی قسەی خۆشیان لەگەڵا بکەی جار دەستبازی لەگەڵ مناڵەکانتانە بکەن بەو شێوەیە ئیتر ئەمەم وتارەکە و دوای ماوەیەک پیاوێکم بینی لەو دوکانی وتی مامۆستا وەڵا ئەو ڕۆژەی کە جەنابەت وتارەکە داوم دوو مناڵی خۆم لەگەڵا بوو هاتوومەتەوە وتومە بەخێزانم تۆ تانانەکە حازر دەکەی بام تۆ یاری لەگەڵ مناڵەکان ما بکەم مامۆستا لە مزگەوت باسی کردووە کە سونەتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم یاری کردووە و جاری وا بووە مناڵی بەڵێ مناڵی لەسەر شان بوو حتا لەوەیە و باسی وانە کردووە وڵا منیش تۆسێ دەستبازیم کردووە لەگەڵ مناڵەکان ما و تۆزێ زۆرانوشمان گرتووەخوا لە قەیەکیان کێشاوە بە پەراسمەوە دوو پەراسم شکا ئەوە دەستبازی و یاری بازیەکە وەرەوەڵە مامۆستا جەژن پەیامێک هەڵەگرێت پەیامی ئاشتەوایی و تەباییە ینی پەیامی ئاشبوونەوەیە ئێستا ئەمە زۆرێک ئەبینین جاران بە تایبەتی ینی کە خەڵک سەردانیەکیانەکرد یەکێک لەوانی کە زۆر باو بوو جوان بوو لە ناو کۆمەڵگەی کورتی ئێمە مەسەلەی گەردەن ئازادی بوو هەر کەسێ ئەگەر کێشەیەکی گەورەشی هەبوایە دوای ئەوەی کە لە جەژن هات ینی ئاشتە بوونەوە و هیچ کێشیان نامە ئێستا تۆزێک ئەمە هەستەکەی کاڵ بۆتەوە ینی هۆکارەکەی چییە و هەموو شتێک
کاڵبۆتەوە لانی کۆمەڵایەتی و خزمایەتی و دراوسەتێکش حتمما کاڵە بێتەوە بەڵام ئێشتا هەر باشە حتا ئەم خەڵکی مزگەوت و خەڵکێکی بەتەمەن حتا ئەوانە مابن لە کۆمەڵگادا بڕوام وایە خزمایەتی و دۆستایەتی و دراوسێتەکە هەر ئەمێنێ بەڵام بەداخەوە لەوانەیە گەنجێک هەست بەوە نەکا گوێ بەوە نەدا لەوانەیە شەوی جەژن هەتا بەرەبەیان ئەو ئامادەی ئەوی تیابێت لە دەلاخانەیە بمێنێتەوە و هەتا بەیانی بە دیار فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە دابنیشە و بەیانی خەبەری نابێتەوە ئەسڵان هەدانیشی لەگەڵ ماڵ و خێزانی خۆیان نانەکەیش بخوا بەڵام لەوانەیە خەڵکی بەتەمەن ئەوە نەبێ بەڵێگومان لە جەژن ئەوشتانە بووە و زۆر جار ئێمە لە گەڕێکی خۆمان لەو ئەم خزمە بەڕێزانەدا خەڵکی وها بۆ قسەی نەبووە دوو دراوسێ دوو خزم قسەمان لەگەڵا کردوون و الحەمدولله قسەیان نشکانون و ئاش بوونەتەوە بەڵێ جا لەنیا من ئێستا لە ماڵی مامۆستا هیوا پێشەوەی بێن باسی ئەومان کرد ینی ماڵی مامۆستا هیوا دۆیان هەیە دویەکیان هەیە زۆر تایبەتە لە جەژنەکانی تریشا ینی ئەو میوانانەی کە دێ بەبێ دۆ ناڵێ لە ماڵە بڕۆنە دەرەوە جا ئێمە باسمان کرد جا دۆ هەر دۆیە ئەویتی نە ئەو دۆی من سڕێکی تایە ینی ئەوە سڕی مهنەی تایبەتە بە کەسی ناڵێن مامۆستا ئەم دۆیە چییە ئەوە ئەڵەی تایبەتە والله جا هەردۆ نییە مەگەر ئەو دۆکەش هاو عفو من ئەمە چەند ساڵ لەمە پێش چەند ساڵ لەمە پێش هاوین بوو بەم جەژن ئەکەوێتە هاوینەوە دنیا زۆر گەرم بوو ساڵانی پێشوو دنیا گەرم بوو من وتم وڵا لە جیاتی ئەوەی کە ڕانی و ساردی و ئەوانە بەکاربێنین با دۆشمان هەبێ ئەو بوو خۆمان مەشکەمان هەیە و بە مەشکەی خۆمان دۆکە ئەژەنین و دوایی شویتی تێەکەین و دۆیکی خەست و جوانە نوۆشیگیانتان بێ بداخەوەی کە بینەران ئەوان ناتوانم بیخۆ بەڵام تۆ لە جاتی ئەوان پەرداخی دۆمان بۆ بێنەوە بێ بەرینە مامۆستا لە خزمەتانین لە خزمەتانین جا پەرداخی دۆ لێرە واچێتەوە بۆ ناو قوربان جا دەبەیەک بوو بە دەبێت ئەڵسکەم پار جەنابتان تەشریفتان هاتبوو کەناڵی تریژە هاتن تەسویری شتیان کردبوو پار جەژنی بەسەر چاو ئەڵێ کاکە ڕزیلاتی تیامەکەن ان شاء الله لە خزمەتان هەر کەسەیە لە خزمەتین جا ئەوم عرض کردی پار جەژنی قوربان بوو کە جەنابتان تەشریفتان هات هەوا خۆش بوو گەڕین ئەو بوو دوایی تەسویرەکان بڵاو کردبووە تر هەندێک لە کۆمنتە دەستخۆشی کردبوو وەڵا شتێکی باشە و وەڵا یەکدوانێک نووسیبیان ئەی هاوار ڕزیلی بۆ دەرەجەیە وەرە دۆبی بە خەڵک وەی زانی بۆ ئەمە لە ڕزیلیە نازانیوە تۆ بە تایبەت ئەم بەڵێ یەکێکی تریش وەکی نووسی بووی ئەوەنە ڕزیلە نوقڵیانە لە تاو نوقڵ لە تاو بێ نوقڵی دۆیان بە خەڵک ئەجا ئەو کچەکەمەوتی وڵا باوە حیامان چوو لە هەمووی کۆمنت هەنسیڵەوە ماڵە چەند ڕزیلتم بابەجا ئەوە خەڵک هەر هەموو شتێک کۆمنت هەنسی جاریوە تۆ ئاەتێکی قورئان دانی فەرمودێکیش دانی خەڵک هەر ڕەخنە ئەگرێت تۆ گەر بێتە سەر ئەوە نابێ ئینسان با بڵین تەسیری قسەی خەڵکی لەسەر بێ دۆکەمان سوشیال میدیا ینی قسە هەرەکەن خەڵک وڵی جا بەڵێ هەزاران کەس ئەمە بینن هەر یەکە کۆمنتی من پێم خۆشە لە جیاتی ڕانی و من خۆم ڕانی و ساردی ئەو جۆرەشتانە ناخۆم بە تایبەت لە جەژنا خەڵک ئێستا جەژنی ڕەمەزان ماوەی مانگێکە خەڵک بە ڕۆژوو بووە خواردنی زۆر بۆ ناخورێ بەیانی هەمووی بێگومان چێشت و خواردنێکی چەور و زۆری خواردووە ئەو ڕانی و ساردیش ئەوەندەی تر زەرری پێ ئەگەێنێ ینی پێم خۆشە خەڵک لە جیاتی ئەوەی کە ساردی و ڕانی بخوا دۆکە بەکاربێنێ دۆکە بخوا هیچ زەرریشی نییە زۆر خۆشیشە زۆر شتێکی بەتامیشە بەڵام بێگومان ساردی و ڕانێکە زەرری خۆی هەر ئەبێ بیرە بردینە مامۆستا دۆکەی دۆ بۆ تایبەتە وڵای جا ئەگەر خواردان ئێوە ئەگەر تایبەت نییە بڵێ تایبەت نییە ئەگەر تایبەت نییە بڵێ تایبەت نییە براخۆ واناڵێن بەلا بێگومان وایە مامۆستا بابێنێ لە ئەم مامانە بزانین ئەمانیش پەیامیان چییە ئێوەش قسەی خۆتان بکەن بۆ جەژن و سەردانیکردن و ئەوانە ئەم گەڕێکی خەباتە جا لەنیا ینی زۆر کۆمەڵاتین ینی گەڕێکی تر هەیە کەمتر سەردانیەکەن من ئەمانەکە هاتم ینی هەر لە سعات هەشتەوە هەر لە دوایەوە کە نوێژکرا دێن سەردانی ماڵەکانەکەن سەردانی یەکەکەن و بەردەوامیش ئەمەیان هەیە من ینی یەکێک لەو گەڕەکانی کە بۆ پەیوەندی کۆمەڵاتیەکان پەیوەندی زۆر بەهێزیان هەیە و ئەو پەیوەندی زیاتر لە مزگەوتەوە دروست بووە من پێشتر قسەم لەگەڵیان کرد هەر لە مزگەوت هەر کێشەیەکیان هەبێت هەر لەوێ باسیەکەن و شارەسەریەکەن چا بابێنە لای جەنابێت سەرەتا بەناوی خوای گەورە جوانی ئەم جەژنی ئێمە لەوایە خەڵکی ئەم گەڕەکە ئێمە هەموو جەژنەکان بە تایبەتی ئەم گەڕەکەی خۆمان هەموو جەژنەکانە گەڕێ
یەکێ دڵی ئازوو بێ ئاشێکات و هەنی سەردانی نەخۆشەکان سەردانی ئەوانە کە ئەهلی مزگەوتن ینی ئەو مانگە کە عیبادەکەت جێگەی خۆی گرتووە هەستەکەی کە ئەم جوانی ئەم جەژنەکە و عیبادەت جێگەی خۆی گرتو و جێگە دیارە بەڵێ زیاتر ئێوە لە جەژنە ینی ئەو کارانی جگە لە سەردانیکردن چی ترەکەن وەکو خەڵکی گەڕن سەردانی خەزم سەردانی دۆست سەردانی نەخۆشەمانەیەکەین بڵێ سەردانی بەڵێ نەکێ نەخۆش کەوتوێ پێشتەراتوە بە مزگەوت نەیتوانێت وێستا بێ سەردانی ئەوانەیەکە بەڵێ یاخۆ لەشتان ستاک بە حاجیگیان جەنابێت تۆزێ باندێ و نزیکەمەوە لەبەر مایکەکە ببوورە پامی خۆتان بگەێنن لە ڕاستیە سەرەتا بە خێراتنی بەڕێزدانەکەین خۆشحاڵی نێمە بە ئامادەبوونی بەڕێزان وەکو کەناڵێکی ڕاگەاندن لە ناو خۆمانە بە بەشێک لە خۆمانتان ئەزانین زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونیەوە و گەڕێکی ئێمە بەڕاستی ئەم نەریت و کولتورە کۆمەڵایەتیەمان هەرتیا ماوە سپاس بەخوای گەورە هاتوو چۆکردن گەردن ئازای لێکردن لێبوردن و لێخۆشبوون لە هەڵە و کەم و کوڕی چکە دراوزێتی هەموو شتێکی تیا دروستە بێ سەرچاوەی لێخۆشبوون و دڵ سافی و دڵسۆزی خەڵکەکە بەڕاستی ئێمە بەهۆی مزگەوتەوە یعنی سپاس بۆخوای گەورە مامۆسایەکی باشمان هەیە و ئەهلی گەڕێگەشمان خەڵکێکی باش و کۆمەڵایەتین بەڕاستەکەی بە سەردانی یەکتری بە کەم و کوڕی و بە پێداویستی یەکتریەوە هەین سپاس بۆخوای گەورە و ئەلحەمدولillah ئەم جەژنەش خوای گەورە بارانی ڕەحمەتی باران بەسەرمانە دڵی ئەوەنەی کە خۆش کردین هەستەکەین کە سپاس بۆخوای گەورە خوای گەورە پاداشتێکی یاینەوە لە ئەو تاعەتێک کە ئێمە ئەرک بوو لەسەر شانی خۆمان بەجێمان هێنا بەرامبەر بەخوای گەورە لە بەرامبەریشە خوای گەورە ئەم بەرەکەت و ڕەحمەتەی باران بەسەرمانەوەنی کە دڵی خۆش کرد لەخوا بەزێ جا پێشەوەی کە بێم باسی ئەوتان کرد ئەمە سێ جەژنە توانی باسی بۆم سێ بەڵێ بەدڵنیایەوە زۆر بەڵێ خۆم وەکو مامۆستای ئێسەوا هەستەکەم بەڕاستی جەژنەکەمان بوو بە سێ جەژن جەژنی یەکەمیان بەڕاستەکەەوە جەژنی ڕەمەزانی پیرۆزە ئەمە خەڵاتی خواگیانە و جەژنی دووەمیان لەلایەن هەردوو حکوومەتەوە لەو بەڕاستەکەی سەرچاوەکەی ئێمە بە فەزلی خوایە زانین لە ڕاستیە بەرەکەتی خواگیانە بەڵام دواتریش ئەمە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە بڵین بۆمان هاتۆ چونکەم حکوومەتی خۆمان بەڕاستەکەی بەزەیی بە میلەتەکە نهاتەوەکو پێویست دەژنەکەی کردین بە دوو جەژن ئەمە وەکو خاڵی یەکەم کە دوو موچەمان وەرگردووە لەم مانگا بەڕاستی شتێکی دەگمەنە و دواتریش باران و بەرەکەتی خواگیان کە باری بەسەرمانە جەژنەکەی کردین بە سێ جەژن سوپاس بۆخوای گەورە لەسەر ئەم بەرەکەتانە کە ڕووی تێکردن خوا بەزیاد بێ حاج برام جەنابتان کاکە من لێ دوور کەوتمەوە من ئەبێ بەرەبەرە لە بەستم دەکەی بێمە پێش لەگەڵتانە کاتە گیان جەناب شتێکی خۆشمان بۆ باس بکەی لە جەژنە ینی ڕوویا بێت و ینی لە گەڕەکەکە یا لە شتێک هەبێت وەڵا بەخێر بێن گەڕێکی ئەم ڕاستی هەموو شتەکانی ئەم تێکەڵەوێ لە ناو یەکتریا و بەدەمەچوونێک هەمووی خۆشە بە تایبەتی مەسەلەی جەژن پێویستە جەژن حەقی خۆی پێ بدرێت خەڵک دڵی خۆش بێت یادا گەڕێکی خەبات وەکو ئەم گەڕەکەی ئێمە بەڕاستی هەز ناخۆشییان هەبێت ناڕەحەتێکیان هەبێت ئازارێکیان هەبێ لە جەژن هەمووی خەنە ئەولاوە بەڕاستی جەژن حەقی خۆی پێدەن جەژن دڵی خۆیان خۆشەکەن دڵ یەکتری خۆشەکەن هەچی ئەگەر ناخۆشیی لەبین دوو کەسابێ هەمووی وەلایەن ئاشتە بنەوە یانی ناگات ئەو بابەتانەژ هەم لە خەڵکی تێکەڵ و خەڵکی زۆر کۆمەڵاتی و زۆر باشن بەڵام بە تایبەتی زۆر جارە بینی کەسێک تەعزیەکی هەیە کەسێک ناڕەحەتێکی هەیە کە ئەڵەی جەژنە یان نیگەرانێکی هەیە جەژنەکەی پێوە دیار نییە یعنی پشت جەژنەکەی پێوە دیار نییە بەڵام ئیلتیزاماتی دینی بە خەڵکی ئێرەوە بە خەڵکی ئێمەوە وای کردووە کە جەژن بەڕاستی پراپڕی معناکەی خۆی هەیە لای خەڵکی ئێمە ینی تێکەڵاوی و گەڕان و بە هیچ شێوەیە کەسێک ناڕەحەتیە غەمێکیشی هەبێت لە جەژنان دەری نابڕێ و دڵخۆشی پێوە دیارە الحەمدولillah بابینە لای جەنابەت تۆ قسە خۆشی گەڕەکی ینی جا قسەیەکی خۆشەکەی ئێستا وەتە بۆ بینەران قسەیەکی خۆشمان بۆ بکە و شتێک بەسەر هاتێکە کاکە ڕامیان یاخوا بەخێر بێن دەستان خۆش بێ بەس وەکو جەنابیان فەرمیان وەڵا هیچیان بۆ من نێشوە هەموو شتە باشەکان
بەزیاوە و تویانە سپاس بەخوای گەورە هەمووی لەم گەڕەکەی ئێمە موجودە جاتەوەتە زوو وەرماگرن ئەوە هۆنیە ینی باو قسەی بکەم وتی زوو وەرماگرن ئەگینا بەرەبەرە کاتی نیۆڕۆی و مامۆستا دوای عزیەت بن بۆ نیۆڕ ئەگەر توێ قسەی خۆش بکەین لە کاتی چۆن ئەو مامۆسامەوتی مامۆستا منش خۆم پۆلیس یاد و چۆم لە کاتی بایکۆتەکە سەلامەت بیاخۆ لە کاتی بایکۆتەکە لە بازاڕ بووم مامۆستا عەبدوڵڵامانەیە جاوی مامۆستایی باشەی ناسێت ئیمام و خەتیبی مزگەوتی دوو دەرگایە لەناو بازاڕ نیۆڕۆیشیان چوون بۆ نوێژ وتی کاک بووبەکەڵی بایکۆتان گوتم وەڵام مامۆستامە بایکۆتمان کردووە وتم ئێوە بە تەمای چین بۆ ئێوەش بایکۆت ناکەن جا ئێمە ئەگەر بایکۆت کرد دەبێت نوێژ بۆ خەڵکە نەکەیت ئێوەتم خۆ تۆش من فەرمانبەری ئەو خافی من فەرمانبەری وەزارەتی ناوخۆم تۆش بیکە بە بایکۆت وتی ئاخر نابێت بێت نوێژ نەکەین ئێمە کابێت مزگەوتەکە داخل نابێت جا قسەی خۆش زۆرە ئێستاش ئەگەر ئەم ئینە ئاوا بڕوات خەمی ئەوەمە نیۆڕە لێرە بین مامۆستا عەزیەت بن جا هەرچەند هەر دایمان عەزیەتمان ناوە ئەم سی شەوەی ڕەمەزانیش یاخوا لەشی ساغ بۆ خێری بنووسە یاخوا بزیاتر عەزیەتمان ناوە ئینی مزگەوتەکەمانە باشە دەست خۆش بە یاخوا هۆنیە من لە ماڵی مامۆستا هیواوە بەشێک لە جەژنە پیرۆزە و قسەی ئەم پیاوە بەڕێزانەمان گواستەوە لە نێگەن دووبارە جەژنی ئێوە پیرۆز بێ جەژن لە تەواوی مسلمانانی جیهان پیرۆز دەکەن لە تەواوی کارمەندانی پێ فەرموو جەژنانە داوە یان جەژنانە وەرگرت وەڵاهی ئێمە ئیتر هەر بێت جەژنانە بین کێ جەژنانە ئەدا بێ ئێمە چزانم ئیتر تم بەش کە تۆ جەژنانە وەرگرت بێت من خۆم وەرم گرت جەژنانەوەتە نوقڵمان وەرگتووە ئیتر دۆ خۆین و دوعای خێر و ئەوەتە دوعای خێر و نوقڵ و دۆمان خواردووە و ئەوە جەژنانە ئێمە بوو ئەی با شتێکی ترە بیر بخەمەوە کاگرامیا کاکدانا هەر داوەتەکەی نەکردیت ئەو داوەتەکەی کاکدانە ئەوە ماوێتی جاوە کاکدانە لەسەر ئەو داوەتەی وتی لە مانگی ڕەمەزانە ئینشاڵڵا داوەتەکەتانەکەم وتم نەخێر مانگی ڕەمەزان هەموو ڕۆژ هەر داوەتیە لەبەرەوەی لەخوا بە زیاد بێ هەمووی هەروەکو یەکەیەتی لەخوا بە زیاد بێ جاوتم داوەتەکە بخەرە دوای ڕەمەزان بۆی دوای لە مانگی ڕەمەزانە نەڵی داوەتەکەم بوو لە چکێتەوە ئەو خواردنەی لە مانگی ڕەمەزانە ئامادەیەکی هەر ئامادەیەکەی یعنی بۆ خۆتان جاوتم بیخەرە دوای ڕەمەزان نەوەڵا تا ئێستا نەیکردووە با بیریشی بخەینەوە هیوادارم ئێمە شمولی و داوەتیە بکەین نانا ئینشاءڵڵا هەموو کارمەندانی پێیان وای لێ هاتووە داوەتەکەی کاکدانا بێ بخۆن توش بووە تازە دەستەکانە خۆش بێت ئەم جەماعەتەشی بێتە سەر ئەوە هەر ئەبێ وەڵا براوە تامیان ئەمانە ئێرە داوای داوەتیەکە ئەکەن من لەلایەن کاکدانا وەڵام لە خزمەتیانە وای لێ هاو کاکدانا داوەتیەکە نەکە هەموو سلێمانی بێ داوەتکە پێی زانیوە هەموو دەستەکانە خۆش بێ کاگرامیارە دوبارە جژنی شەوی پیرۆز بێ زۆر سپاس دەکەین بەڵێ ما کاگامتڵا با بێمە لای تۆ باسی جوی کوردیمان کرد و باسی پۆشاکەکانمان کرد چیتر ماوە لەسەر پۆشاکی کوردی باسی بکەیت جارانیش هەرم شێوازە بوو چ لە پۆشاکی پیاوان و ئافرەتانیان چۆن لە زمانی من ئەمە بوو بەس پێش زمانی من کاوەسەڵتە و ئەو شتانە زۆر بوو لە سلێمانی ئێستا زۆر کەم بۆ تۆ ئابزانم ئێستا زۆر کەم بۆ تۆ بەڵێ ئێستا لە گەرمیان ئەو شتانە زۆرە لێرەش بۆ نمایشکەرەکان و ئەوانەی نواندنەکەن زۆر جار بەکارێنن یا بۆ مناسەباتی شتێک کارەکەی شەکەم بۆ تۆ قماشەکان لەواچە قماشی زۆر بوێت لەواچە خەیاتی ئێستا وەکو شتەکانی کە زۆر بە سەریعیە ڕات ئەویش ئیشێوێت ئەوە زۆر بەکارێن من پێشتر بۆ جەنابتم باس کرد مەسەن کەوای خانمان ناوی تێکرا بە لۆکە و جوان وەکو بەدەست هەمووی چەندرا و ناوار بوو زۆر تونگ و تۆڵ و گەرم بوو بۆ زستان بۆ هاوینیش زۆر ڕێک و پێک بوو چکە گەرمە زوو تەسیری ناکرد ئێستا وای بە چوار پارچەوای بڕن و یەکسەر بەکارێن و لە ڕۆژەکانوانێ سیام کات جاران بە دە ڕۆژ ئەگەر کەوایەکی بکردای خەیاتەکە دیارە ئەوە ئەو کاتە زەحمەتی زیاتر بۆ کاتی زیاتر ویستووە وەختی زیاتر ویستووە زۆر باشە ئەی لەسەر باسی کاگرامیار لەگە مامۆستا باسی شتێکیان کە باسی ژمارەی نوقڵیان کرد کە ئەگەڕان ماڵانی ئەگەڕان نوقڵەکانیان ئەژمار من ئێستش باوکم کە ماڵان ئەگەڕە دراوسەکان ئەگەڕە نوقڵەکانینەوە کامی خۆش بێ هەڵێ بژێرین و ئەی خۆین ئێوە جاران چەند ماڵ ئەگەڕان ئەوەی بیرتمان بەڵێ
جاران خۆ دەزانین شەروڵمان لە پێکرد شەروڵ دوو جیرفانی لەمرەوە هەیە زۆرە گرێت کە منە هاتمەوە ئەم لە ئەولای جیرفانەکان ئاوسا بوون یەکسەر یەک بۆ یەک دەرمانێنە جامە کردەوە زۆر جار مەسەرەوە نییە لەگەڵ یەکێکە لە ماڵەکەی خۆمانە بچواتە دەرەوە ئەمانوی ئێمە من بەجیا هی تۆ بەجیایە بزانین کامەمان کامان نەقڵی زیاتر و جوانترمان هێناوە جیامانە کردەوە تایە بوو مەسەن لەم جەژن بۆ جەژن ئەمزانی کەمە ماڵی حاجی ڕەسوڵە لە گەڕەکە مەسە ئەو هینەی زۆر زۆر جوانە نەقڵێکی زۆر گران بەهاتریان کڕیۆک دەوانی تر یەکسەر ئەوەمان بەجاتانە بەڵێ ئەروەڵای ساش ئەوە هەیە ئێستا بزانم گەڕانی پیاوان کەمتر بۆتەوە کەمتر بۆتەوە مناڵان هەرە گەڕێن ئەرەوەڵا لە زۆر شوێن هەر هەیە خاصان لەو گەڕەکە شعبیەکان لە شعبیەکان هەیە و زۆر نەریتێکی جوانی شە بەڕاستی یاخوا هەر هەبێت خۆشت ناناسی بەڵێ بڵێ ئەوەڵا ئەو شتانە ئێستا زۆر کاڵ بۆ تۆ بەداخڵ بەس جاران زۆر باش بوو ڕاستەکەی باشە تۆ هۆکاری ئەم کاڵبوونەوەی وتمان سوۆشیال میدیایە کە لە هۆکارەکانی تر چین کەوای کردووە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە کاڵ بنەوە کە بگرێ ئێستا هۆکارەکانی پەیوەندیکردن زیاتر بووە وە خەڵکەکە زیاتر دڵسۆستی یەکتر بوونە خۆشەویستتر بوونە لە ناو یەکترا و تەعامل و تێکەڵاویان زیاتر بووە بەڵێ ئێستا یەکێک لە هەرە هۆکارە سەرچیەکان وەکو باسمەکە مۆبایل و سوۆشیال میدیا ئێستا سوۆشیال میدیاوا لاتۆ ئەو لە ئەمریکایە تۆ لێرە بە وێنە قساکەی لەگەڵیا من ئەم شەو کوڕەکەم وەکو پێم چۆ بۆ جێبەجێکردنی فەریزەی ئەمرە لەوێ قسەمانە کرد چوو بۆ چیە کرد و چی ناکرد بە وێنەکان بینی خۆجاران ئەم شتە نەبوو لە ڕاستیە ئەمانە هەمووی ئەو سوۆشیال میدیایە تەسیری دەرەجەیەکی کردووە دووەم باری گوزەرانی خەڵکە لە ڕاستیە وەختی خۆی خەڵک زۆر قانع بوو بە پێ ڕۆشتن بڵێ عەرەبانە هەبوو لە سلێمانی خۆ تەکسی نەبوو عەرەبانەی دووەسپی هەبوو جا خۆشبەختانە هەر منتیقەی چەندانەیەکی لێبوو وەکو مشتری لێ هاتوو کەی بردی مەسەن منیە برد لەگەڵ دایکمە بۆ نمونە بۆ ماڵی پورم دوایە پێمانەوت پاش دوو کاتژمێریکە تەلەفۆن نەبوو تا پێی بڵین پاش دوو کاتژمێریکە ئەهاتەوە ئەکاتمان بۆ دانا ئەهاتەوە بە شوێنمانەوە ئەی بردینەوە بە پارەیەکی زۆر کەم ئێستا ئەو شتانە نەماوە لە ڕاستیە کە نەمابێت هەمووی یاسیارەی خۆی هەیە خۆ دەزانیم ژیانەکە زۆر پێشکەوتنێکی عجیبی بەخۆیەوە دیوە جاران ئێمە لە ڕاستیە لە دوو ژوورا بووین گڵ بوو زۆر خۆش بوو من هەموو جار ئێستا بۆ مناڵەکان میێجێڕمەڵم لە یەک ژوورە ئەشخەوتین دایکم شوێنێکیشی جا کرد بۆ چێشت و خواردنی تا دێنا شوێنێکیشی دانا بوو وەکو ئێستا نەبوو کانتۆر هەبێت لە بخشە دوایی تۆزە تەتەوەر کراوە بۆ بە باهۆڵ و ئەوانە لە باهۆڵادادا ئەو ماڵی کە باهۆڵی هەبووە سنووقی بۆراقی بەڵێ باوڵ وەکو تەنەکە بوو شوێن قفڵشتی هەبوو قفلی لێرا بۆ یەگەر تۆ شتێکی بەقیمەتە دەبێ زێر ڕێشتێ لە هەر لێوادانا چکە شوێنی کە نەبوو وردە و دەتەتەوریکە بوو بە سنووقی بۆراق سنووقی بەراق چۆنە ساڵی کانتۆر وەکو کانتۆری ماڵان ئەوانە ئێستا کەس بەو شتانە ڕازی نابێت لە ڕاستیە کە چەند جوانە کە چەند سیمایەکی عەجیبیە لە خۆشبەختانە تۆزە لەم پێشکە باسمان کرد وردە وردە خەڵکەکە خەریکە ئەو شتانە تامەزرۆیەتی بۆ یەگەڕێتەوە شوێنەکان دوکانەکان کەکرێنەوەشتی کە لە پور و کوردی دانێ بەڵێ بەڕاستی شتێکی زۆر جوانە سیمایەکی عجیبی هەیە ڕازانەوەیکی زۆر جوانە لە دوکانەکانە کە منە شتانە بینم پێویستە ئەوانە بزان و سا من لەو بینی پێشوا لە بەرنمەیەکە بووم داس ئەوەی کە کەس نێزانی چێ داس ینی زۆر شتێکی باشە خەڵکێکی زۆر لەوە ئیسفادەی کرد و کەزای هەرەوە بەکارهاتەوە مەسەن حەسان چەقۆیان پێ تیژە کردو ئێستا خۆ دەزانی ئەنوا ئەوشکاڵ ئالەت پیا بۆ بۆ شتانە جاران بە حەسان هەتاکو و خواردن بڕاکە ئێمە وەختی خۆی باوکم پێش دەڕۆژ ئەمە ڕایسپات مریشتێکی باشی گەورە یا کەڵەشەرێکی باشی گەورە بۆ بێنەوە ئەو مریشکە بەشی دوو ڕۆژ سێ ڕۆژی جەژنەکەی کردین ئێستا قەلێکیش لێنێ هەر بەیانەکەی تاوا بێ ماشەڵڵا ینی من ئەچمە بۆی بەرەکەتیش بەڕاستی
چکە خێزانەکان وەکو جاران قەنەعەتێکی وایە نەماوە خۆی قەنەعەتەکە زۆر مهمە جاران هەمووی شتێک وەکو پێم وتە ئەمە لە یەک ژوراوی قەنەعەت مەکە سادە قەسرەکەین کە هەر هێشتا ناڕازین ئەو شتانە زۆر باشە لەم ئێستاە چی بکەین بۆ ئەوەی کا پەیوەندی کۆمەڵاتیەکان بەهێزتر بێت وەکو جارانی لەبێت وەکو ئەو سەردەمانێکە بەڕێزت بیرت جێت وەکو کۆن کە باز ئەکرێت پەیوەندەکان تونند و تۆڵتر بێتەوە بەڵێ یەکەم لە هەمووی گرنگتر ڕاگەاندنە من زۆر خۆشحاڵم کە ئەم کەناڵە خۆشەویستە زۆر لە نزیک من زۆر جار متابعەتانەکەم احتیمامێکی باشە دەن و هیواداریشم هەر لەسەر ئەو ڕێچکێ بمێنەوە بۆی ئەو شتە نەپچڕێ بەڕاستی ئەوە تاواکەری دینیشە تاواکەری ئیمانیشە تۆ ئەگەر وڵاتەکەتی خۆش نەوێ دراوسەکەتی خۆش نوێ گەڕەکەتی خۆش نەوێت هیچ دینیشت زعیفە بێ بەڕاستێکی ئەوە پێویستە مەسەلەن لە کەناڵی ڕاگەیاندنەکان و ئەم بەرنامانە زۆر بکرێ خەڵکێکی زۆر ببینێ کۆڕ و کۆبوونەوە زۆر بکرێ ئیحتیمام بە ئەوانەی بە تەمەنن بۆی هەتا لە دەست نەچوون ئێستا ئێمە لە کۆمەڵی کەلاپور زیاد لە 200 کاسێتمان هەیە کە هێنی ئەو پیاوە باشانە لە دەروی شار ناوەی شار لە دیەکان کە بۆی چین شتی بۆی جێڕایونەتەوە مەسەن لە دیەکانە وڵاویستم لەسەر و کۆمەڵی ئەو پرسیار بکەم شتەکان چۆنی کۆ ئەکەنەوە خۆتانە چەند بەشێنە زۆربەیمان ئەرشیف کردو بەڵێ زۆربەیمان ئەرشیف کردو ئێستا بۆم جێڕایەوە ئەگەڕێن لە دیەکان مەسەن ڕیسپێکی تیا بۆ خانمێکی بە تەمەنی تیا بۆ مەسەن ئەڵێ من کاتی عوسمانیەکانم بیرە چۆن بۆ کاتی سەفەر بەلکم بیرە کاتی لافاوەکەم بیرە لافاوەکەەوە زۆر دوور نییە لە پەنجاکانە بۆ چی بۆ چی نە بۆ ئەمانەمان هەمووی تەجریکە خۆش دەزانی مێژووی وڵاتانی شوێ زەمەر سەرزارەکی و دەما و دەمە ڕاتۆمانە ئێمە لەخوا بە زیابی ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندمان لەبارەی کەلەپور و کەلتوری وڵاتەکەی خۆمان و کورد و نەتەوەی خۆمان لەبەردەستایە گۆڤارێکیشمان هەیە بە گوێرەی توانە بە 3 مانگ بە 4 مانگ بە 6 مانگ ژمارەیەک دەرەکەین زایدەن ئەوەش لە بۆنە نەتەوەیەتیەکانە مەسەوەکو نەورۆز ئەوانە ڕۆژنامە و گۆڤار دەرەکەین لە کاتەکانی کەکە پێویست کات. وەکو خۆت یادەوەریەکان لە کەسانی ترەوە وەرەگرن نامێتە منت ئاشکرا بە بەس خۆ چی کۆنە زۆر بیرە وڵات چیم بیرە من بە سەرهاتێکی شتێک بەسەر خۆمانە هاتووە بۆ دەگەڕمە باوکەم تەمەنی سەر و هەفتاکان هەڵکشا بوو ئیتر خۆ دەزان کە ئینستان کە چوە ئەو تەمەنەوە وردۆر نەخۆشی کاری تیەکە شتی خاسن لە بیرچوونەوە ناتوانانی هەموو شتەکان لە لای خۆت خەزنکەی سێرج نامێنێ لە مێشکتا چ بوو بۆ مزگەوت ڕۆژ ڕەمەزان بوو ئێوارەکەی لە ئەو شەوا بزانام شەوی بیستەکان بوو وەزنی هینەکە ئاوایە عشرونە ئەلفی سەلاتین وەسەلام ئەوانە دووسێ کوڕی گەنجی ئەو گەڕێکی خۆمان من منداڵ بووم تاوان دوای دایکم ئەمەی بۆ من جێڕا وتی کە باوکە هاتووەوە فەقیرە لە ڕێگاکەوە ئەم کوڕانە بە عینەن وەزن و عینەن قافی ئەو شەوە ئەمەیان وتۆتەوە باوکم ئەوەنە یەقینی بە دینەکەی بۆ ئەوەنە باوەڕی بە دینەکەی بۆ ئەوەنە ئاینەکەی خۆشویستۆ تی خراپەکانەکەی این کروتی بۆ خۆی من لێم تێکچوە دیارێشتا تەراوی ماوێتی و من هاتوومەتەوەم بەجێشتە گەڕاتەوە بۆ مزگەوت جا سێری ئەو باوەڕە جوانەکە سەری ئەو باوەڕە خۆشەکە بەداخەوە ئێستا ئەوان زۆر 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 جوان بوو قایمتر بووە بەڵێ دراوسێتی کاسە دراوسێتی بڕوا بکە لە ماڵێک چەند مەتر لە ئێمەوە دوور بووە بۆنی مەسەن خۆ دەزای هەنێ خواردن بۆ نییە بۆ نمونە مەسەن شفتە ئەو دەرمانی زۆر تێکەنانە ئەگەڕا ماڵ بە ماڵ ئەو چوار ماڵی ئەم لە چوار ماڵی ئەو لە قاپێکە ئەیهێنا یان نانیانە کرد کولێرەیانەکرد ناوشتێنیانە کرد ئایان جێڕە ئێستا ئەو شتانە نەماوە لە ڕاستیانی هەمووی لە گەڕێکێکا ماڵێک کولێرەی کردە بەشی هەموویە کرد ئەرەوەڵا یان خواردنە تاسوقەکان مەسەن نەرماسی یان لەو شتە لەو شتە خۆشانە ئەیجێڕا بۆ گیا بەهارە کۆیان بەڵێ بەشی هەموویەدات بڕاوکە من بینیمە دراوسەکەمان جلێکی هەیە بۆ دایکیشم چۆ لێ وەرگرتۆ بەسەر کە بۆ شوێنە چوە ئەو شتان نەبوو وەکو خوشک جلی خوشک لەبەر ناکەن بڵێ گۆڕانکاریەکان ئاوایە
نزیکە بینەوە لە کۆتایی قسەی تۆ چیە لە کۆتایی یا جژنی پیرۆزە لە کێ چیت هەیە بۆ ئەو کەسانەی کە پەیوەندیەکانیان لاوازە هەوڵ بن پەیوەندیەکانیان بچەوتر بکەن ئەم جژنە بکەنە دەرفەتێک بۆ ئەوەی کە هەم گردنی یەکتری ئازا بکەن هەم پەیوەندی کۆمەڵاتیەکان بتەوتر بێت. من پێش هەموو شتێ زۆر سپاسی ئەو بەڕێزاناکەم کە لە پشتی کامێرە و دەرهێنەر و جەنابەت کە زۆر ئیلاکبی بەم ڕۆژی چەژنە بە ئێمە ئەو پەیامەی خۆ دەگەێنی بە ماڵان زۆر سپاسدانەکەم. هیوادارم ئەو کەسانەی کە بە هەر شۆیە بێ زیزبوونێک لەگەڵ کەسەکانیان لەگەڵ دراوسەکانیانە لەگەڵ هاوسنفەکانی خۆیانە بۆ ئێمڕۆ ڕۆژی ئاشتیە ڕۆژی گردن ئازادیە بچێت دەستکاتە ملی گەورەی لەوایە ئەو بچێت دەست پێش خەرکات بە ئەو شتە ڕقوچینەیە لە ناو خۆمانە بسڕینەوە بەڕاستی ڕۆژەکە ئەوەیە. دوا پەیامیشم هەر سوپاسبوونە بۆ ئێوە زۆر مەمنونتانم و زۆر سوپاسدانەکەم کێمەتان لەسەر کردوێت. سوپاس بۆ عەبدوڵڵا بابان ئەنجامی کۆمەڵێکە لە پۆر و فۆلکلۆری کورتی کاری زۆر سوپاسدانەکەم مەمنونم. زۆر سپاس دەکەم دووبارە جژنی شەوی پیرۆز بێت جژن لە هەموو لایەک پیرۆز بێ زۆر سپاس دەکەم خۆش بێت زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان دووبارە و سێوارە جژنی هەموو لایەک پیرۆز بێ خی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکی قبول کرد بێت. دووبارە و سێبارە جژن لە هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزەکەم هیوادارم خی گەورە خێر بێنێتە ڕێگی هەموو لایەک هەتاوەکو ڕۆژێکی تر لە پەیامی ڕۆژ لەگەڵتان نابین بخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ بێت.